دەچەوسێنرێنەوە و تفەنگ بەدەستەکان دەبنە سەرکردە. بڕیار وایە لەم جیهانە نوێدا نەخوێنەوارەکان بکەونە شوێن خوێنەواران، نەک خوێنەواران بکەونە شوێن نەخوێنەواران، کەچی لێرە هەموو شت پێچەوانەیە. لەگەڵ تۆمە خاوەن ویژدان، بۆ تۆ قسە ناکەم ئەیەوەی لەبەر بڕێک پارە ویژدانت خەوتووە، ئەیەوەی لەبەر پاریوەک نان عەقڵت نووسووە، ئەیەوەی لەبەر دەستخۆشیەک مرۆڤایەتیت کوشتووە. منەزانمەوەی مرۆڤبوونی لەدەستدا نەباچی بە ئازادیە، ئەوە کوردانی بەلجیکا نەباچی بەدادپەروەریە. بۆیە ڕوو لە تۆ ناکەم ستایش کرد، بۆیە پشت لە تۆ کەم ویژدان مردوو. ئەو هینە نییە، لاکی ئەو جاڵایە نییە. ئەوەی هەمیشە بێت. ئێمە ئاڵای کوردستانە ئێوە نییە کەی جاش بارزانەکان. شێلا دزێ تەنیا نییە. ئەم جارە تۆ ببە بەچرایە بۆ ماڵەکەت، تۆش ئەی مرد ببە بەچرایەک بۆ گەڕەکەکەت. شێلا دزێ تەنیا نییە، ببە بەچرایە بۆ شارەکەت. با پێکەوە ئەم نیشتیمانە ڕووناک بکەینەوە. نەفرەت شێلا دزێ گێرە شێوێن نییە. نەفرەت لەوانەی چەپڵە بۆ سەرکردن نەخوێنەوارەکان لێدەن، نەفرەت لەوانەی مافیە ژارانە خۆن، نەفرەت لەوانەی شێلا دزێ تەنیا نییە. ناشرین کرد و ئێستا دەیانەوێ ژیان بە تۆسقاڵدا بەش بکەن. ئاکەی بێدەنگەبی لەم نادادیە، ئاکەی بێدەنگەبی لەم بێمافیە، ئاکەی بێدەنگەبی لەم گەڵایە. چاوەڕێی کەس مەکە چاوە میژدان، ئاڵای شێلا دزێیە، ئەگەر خۆت نەبی ئاڵای حەفەی شوباتە، ئیتر کەس ئەفسانە نییە ئەگەر خۆت نەبی ئەفسانە. ئاڵای زەردەش عوسمان و کاوە گەرمیانیە، تورکیا هەڵکەن خوێریانە، ئاڵای تورکیا ئاڵای ئێوەیە. بڕوا بەوانە مەکە تەپڵی شەڕ لێدەن، لەوانەیش مەترساڕشت مەسئولی سەرسۆرتە سەر سۆڕەکاری بنەماڵە خێڵی جاش بەرزانەکان.